هەردووچی ڕاستە هەردووچی ڕاستە یەکێتی نیشتیمانی کە دکتۆر نەجمەدین وەکو نوێنەری ناوچە کێشە لەسەرەکان و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی وەکو ئەندام لەو وەفدەی کە چووە بۆ بەرتیکا بەڵێ لەلایەن جێگری سکرتێری گشتیەوە ئاگادار کراوەتەوە کە بچێ و نوێنەرایەتی یەکێتی بکە لەگەڵ گۆڕانیش کە دانیشتوین و ئەم ڕۆژ دووپاتمان کردوەوە کە ئێمە ممکن نییە و ئەستەما گشتپرسی و ڕاپرسی و ڕفرەندۆم بکرێ بەبێ کاراکردنەوەی پەرلەمان هەردووکی هەڵوێستی یەکێتی نیشتیمانی زۆر دروستە و ئاشکرا و لەبارەی سەفەری وەفدی یەکێتی کە داوەت کراوە لایەن کۆماری ئیسلامی ئێران لەگەڵیان گفتوگۆ دەکەین بۆی ئیجماعێکی کوردی هەبی لەسەر ئەو هەڵوێستانەی کە لەمەڕ هەڵوێستی وڵاتانی جیران و وڵاتانی دنیاوە دەگیرێ هەڵوێستی لێک جوان نەبن هەڵوێستی ناکۆک نەبن 25 مانگ مقدس نییە بەدڵنیاییەوە ئەگەر تا ئەو کاتە تاوا نەبین ڕێفەرەندۆمیش دەکرا یعنی قیامەت ڕانابی پێم وانییە کە کۆتایی دنیاە بەڵام ڕێفەرەندۆم دەکرێت من پێم وانییە چونکە ئەو ڕۆژەی کە کۆبوونەوەمان کرد ئەو 16 لایەن کۆبوونەوە کۆمیسیۆنی بێلایەنی هەڵبژاردن بانکێش کرا وتیان ئێمە لەم کاتەیە زەحمەتە بتوانین بۆ هەڵبژاردن کارمان تەواو بێت چونکە هەڵبژاردن ڕاهێنانی دەوێ گرێبەستی دەوێ یعنی ڕێسا و پێداویستە یاساییەکان ڕەنگە لەو کاتە تەواو نەبێت ئێمە دەڵێن بەبێ کاراکردنەوەی پەرلەمان بەشداری ناکەین و ئێستا کە پێشترێ نەوعێک لە مەرج هەبوو بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئێستا لە کۆبوونەوەی ئەخیر کە برایانی بەڕێزمان کاک نەجمەدین و کاک قوبات بەشداریان کرد ئەم مەرجە هەڵگیرا پەرلەمان کارا دەکرێتەوە بەبێ مەرج.